ئەو کەسەی بە دڵ و بە گیان چاوەڕێی ڕێز و خۆشەویستی و چاکە و دەستبارت بکە کەچی ئەو دەستت دەشکێنێ و خیانەت و نامەردی لێ دەکات گەورەترین دڵشکاندنە. وریا نەبی ڕەشبین دەبی، وریا نەبی وەڵڵاهی وا لێ دێم متمانەت بە کەس نامێنێ ئەڵێ ئەو کەسەی لە هەموو کەسم خۆشتر دەویست متمانەی دنیام پێی بوو واللهی وەم دەزانی بە خوێن و ماڵدیفاعم لێ دەکا کەچی ئەو دەستی شکاندم لە پشتەوە لێدام ڕەشبینت دەکا وریا نەبی. خەتەرترین شتیش ڕەشبینیە کەوات لێبێ متمانەت بە هیچ کەسێک نەمێنێ. وەیە ئەزیزەکەم ئەم جومعەیە بەس ئەمەندە وەرگری بڕیارێکی گەورەت داوە لە ژیانتدا، تکایە بڕیار بدە خیانەت لەو کەسە مەکە کە ئەو پەڕی متمانەی پێتە. گەورەترین تاوان لەسەر زەویدا دوای شرک و قەتڵ واللهی دەتوانی بڵێ ئەوەیە کەسێ متمانەی پێت بوو دڵی خۆی بۆ کردیەوە هانای بۆ هێنای تۆ خیانەتی لێ بکەی. قەت نزیکی ئەو کەسانەش مەبەوە کە خیانەتکارن بە کەڵکی تۆش نایە.